لەسەر پرسی ئەو بڕیارە نوێیانی کە دەرکراوە لەبارەی نەوتی هەرێمی کوردستانەوە لەلایەن دادگای نێودوڵەتی ژووری بازرگانی فەڕەنسا بۆ ڕاگررتنی مامەڵی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری نەوت لەگەڵ بەندەری جەیهان کە تورکیا دەکات بەبێ ڕەزامەندی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت هیچ کاروبارێکی بازرگانی لە بواری نەوتدا ئەنجام بدات. دیارە ئەمە ئێستا هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق و تەنانەت لەسەر ئاستی نێودوڵەتیش بۆتە باسە گرنگەکە تایتڵی زۆربەی هەواڵی کەناڵە جیهانیەکانە دیارە بەدر لەوەی کە ئەمە کاریگەری لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان دەبێت باز لەوش دەکرێت کاریگەری لەسەر نرخی نەوت دەبێت گۆڕانکاری جیهانیش ڕەنگە دروست بکات و لەسەر پرسی کە چ گۆڕانکاریەک لەسەر کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستانە دروستەکە و کاریگەریەکەی چێ بێت وردەکاری زیاتر لەسەر بابەتە لەگەڵ بەڕێز خەبات محەممەد کە بەڕێزیان مامۆسای زانکۆن و خوێندکاری دکتۆران لە بواری نەوت و زە ڕاستەخۆ لێرە میوانی مێ گفتوگوی زیاتریان بابەتە لەگەڵ و دادەکەی مامۆستا زۆر سپاس بۆ ئامادە بوونێت بەخێر سپاسی بەڕستانەکەین بە تایبەتی سپاس دەستکەم دای کورسا دەکەین بۆ ئەو متمانەیە کە پێی بەخشین بتوانین بڕین لە بواری نەوت و زە ئەگەر بتوانین کەمێک زانیاری هەبێت بیبەخشین بە بڵین کۆمەڵانی خەڵکی کوردستان مادوونێ مامۆستا سەبارەت بە بڕیارێکی دادگای نێودوڵەتی بالێەوە دەست پێ بکەین جنابتان وەکو کەسێکی شارەزا مامۆسایەکی زانکۆ دەبینیتان لەسەر بڕیارێکی لەم جۆرەی بوو ئەم بڕیارە کاریگەریی دەبێت لەسەر نەوتی هەرێمی کوردستان ئێمە پێشتر پێش باس لە برایەکە دەکەی ناوبژوانی بڵین ژووری بازرگانی فەڕەنسا بکەین ئەبێ باز لەوە بکەین کە ئێمە حکوومەتی عێراق کە پێشتر ساڵانی ساڵی هەفتەکانە بە تایبەتی لە سەرەتای هەفتەکانە پێما بە 1970 گرێپەسێکی لەگەڵ تورکیا کردووە و دوو دەوڵەتی دراوسێ بۆ هەنادەکردنی نەوتی بە تایبەتی باکوور کە بڵێن کاتنەوتی کەرکووک هەبووە لە ڕێگەی بەندەری جیهانیەوە ئەم ڕێگرێبەستەکە هەبووە حکوومەتی عێراقی لە نێن دوو وڵاتەکراوە پێشتر ئەمە زیاتر بواری من نییە بڵین لە بواری قانونی و یاساکە قسەی لەسەر بکەم بەسەرکو بڵین چۆن لە زانیارێک بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ ئەوانەی کە گوێیان لە دەنگمانە ئەمان بینن ئەم گرێبەسە کراوە لە نێوان دوو دەوڵەتەیە لە ساڵ 1970 پاشان لە 85 و 2010 بە هەمان شێوە ئەم گرێبەسە نوێ کراوەتەوە حکوومەتی هەرێم کاتێک کە هات گرێبەسێکی تازەی کرد لەگەڵ حکوومەتی تورکیا کە پێوتە گرێبەستی 50 ساڵە کەوکو لە میدیەکانەوە گوێمان لێ بوو ABC بەڵام ناوەڕۆکەی چیە و چیتیایە ئەوان پێما بێت هەندێک کەس تایبەت مختص لە بوارە ئەزانن مەبەک زۆر کەس کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بوارە زانیان لەسەری نییە تەنانەت لەسەر ئاستی حکومیش بەشێکیان بەڵە زۆربەی ئەگەر سێریکەین زۆربەی ئەوانەی کە لە ناوەندەکانی حکوومەتە کارەکان تەنانەت کە لە سامانە سروشتەکان کارەکان هەندێک لە کارمەندەکان بڵێن کە کارمەندی حکومی لە ئیشەکەن و لە پۆستە باڵەکانیشە ئەگەداری ئەم وردەکاری ئەم گرێبەستنی کە ئەمە بە حکوومەتی عێراقی لە سال 2014 هات تانیدا لەم ڕێکەوتنی نێوان تورکیا و هەرێمی کوردستان کە شتێکی نایاسایی و پێویستە بوەسەنرێت لەو کاتەوە ئەم پرۆسەیە هەیە هەنگاو بە هەنگاو ڕۆیشتووە تا ئەو بوو لە هەفتەی ڕابردووە کە بینیمان ئەو بەتەواوەتی لە بەرژەوەندی حکوومەتی عێراقی دادگای نابژوانی ژووری پاریس بازرگانی پاریس برایەکلای کردەوە و لە بەرژەوەندی عێراق برایەکەیدا ئەمە چەند یەکەوتێکی هەیە یەکێ لە یەکەوتەکان کە بۆ سەر ئاستی هەرێمی کوردستان باس بکەین ئەوەیە کە بەشەیەکی گشت ڕاستەخۆ کاریگەری لەسەر بژێوی ئاسی ئابووری هەرێمی کوردستان هەیە چونکە مازانین حکوومەتی هەرێمی کوردستان و ڕۆژات ناوەڕاست بە تایبەتی عێراق پشتی سەرەکی بۆ بربڕی ئابووری ئەم بەش هەرێمی کوردستانی حکوومەتی عێراقی چییە نەوتە کە نەوت بێت بڵێن کاریگەری لەسەری هەبێت و نەوە ڕابگیرێت بێگومان لە ڕووی ئابووریەوە کاریگەرێکی نەرێنی باش بەجێ ئێڵە لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕووی دابینکردنی موچە و خزمەتگوزاریەکانی ئەمە زانین کە چەند ساڵێکە لە دوای 2014ەوە سەرجەم خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستانە لە چەقچەقیا بۆ سەبەڕاستێکی هیچ پرۆژێکی وا ناکرێت بە تایبەتی لەم دەڤەری سلێمانی و چوادەوری ئەمە ئەم بڕیارە پێما بێت کاریگەری زیاتری ئەبێت لەسەر ئاسی هەرێمی کوردستان بۆی پێویستە بە زووترین کات ڕێگەچارێ بدەستە بۆی لەو قەیرانە دەرچین باشە دوایشتی نیست چارەسەریەکان بەڵام دەزانین کە لە هەرێمی کوردستانە ساڵانێکە گرێبەستی تایبەت و گەورە هەیە کە حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیای نێودەوڵەتی ئەنجامی داوە بۆ دەرهێنانی ئەو نەوتەی لەناو کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستانە ئەم کێڵگانە چیان بەسەر دێت مامۆستا پێما بێت ئێمە گەرسەریکەین ئێمە لە چاپێکوتنی پێشوو لە خزمەت بەرەسانە ئەومان ئاماژە پێکرد کە هەرێمی کوردستانیش کراوە بە چەند بلۆکێکی نەوتیەوە باشە چۆن ئێمە لە سلێمانی کەسێکی وەبەرهێن دێت
پرۆژێکیش بڵن هەر پرۆژە لە پرۆژەکانی نیشتەجێبوون دروست ئەکات و پارچەی زەوی بۆ دابین نەکرێت بە هەمان شێوە کۆمپانیاوتەکانی لە هەرێمی کوردستان کراوە بە چەند بلۆکێکەوە هەرێکە بلۆکی تایبەتی خۆی هەیە بۆ منەکە باسی DNO بکەین لە فیشخابور لە تاوکێ بەرهەمێنانەکات کە ڕۆژانە زار پێشتر 150,000 بەرمیل 100,000 بەرۆژوو بەرمیل بەرەم ئەهێنێت بۆ منە گەڵفکیستۆنمان هەیە کە لە کەلگەی شێخان ئیژەکات کۆمپانیای گەڵی ئینەرژیمان هەیە کە لە سەرتاو لە تاقا و لە تاوکێ ئیژەکە بە هاوبەش بۆ منە کۆمپانیای فۆرزامان هەیە کە لا کێڵگەی هەولێر ئیژەکات کۆمپانیای گاسپرۆم و پێشتر بەسەر زاگرۆز بەسەر گاسپرۆمەکە لە گەرمێن ئیژەکات ئەم کۆمپانیا نەوتیانە کە بەشەی گشتی لە هەرمی کوردستان کارەکەن ئەم بڕیارە بۆتە هۆی ئەوەی کە نەوتی کوردستان ڕابگیرێت ئەمان ئەبێت چی بکەن بێن بە ناچاری بەرهەمهێنانی نەوت لە کەلکانە ڕابگرن کە بەداخەوە ئەسایڵین بەداخەوە کە لە زۆربەی کێڵگەنوتەکانی هەرێمی کوردستان زۆربەی کۆمپانیا نێودەوڵەتیەکان کارەکانی خۆیان ڕاگرتووە بیرەکان پێڵەن شەتداون کراوە گرێبەستەکانیان پێما بێت بەپێی ئەو زەنەرەی کە من دەست کەوت و بینیومە و بیستومە و خوێندومە تۆش بە هەر سێ لایەن ئینسان بێت ئاماژەی پێبات بەپێی ئەو زانیاریانە گرێبەستەکان ئەگەر ئەم برێدگای پاریزە جێبەجێ بکرێت بە شێوازێکی گشتی بە شێوازێکی ڕێکوپێک و پێشتر لە هاوڵەکان ئاماژەت پێکرد بەرەستان کە عێراق ئەوەی پێشنیاز کردووە کە لە ڕێی کۆمپانیای سۆمەوە ئەم نەوتە هەناردە بکرێت بۆ دەرەوەی وڵات ئەو کاتا بەڵە ئەو کوژێگرەوەیەک بۆ ئەم سەگ ئەمە هەرمی کوردستان کە هەمانە ئەمە بێتەوەی دووبارە بە چۆنی من ئەمە ڕای منە نازانم تا چەندێکش بەڵام بە چۆنی من پێویستە حکوومەتی عێراقی هەڵەسێ بەچی بە دووبارە پێداچوونەوە میکانیزمێکی تازە گرێبەستەکانیان بۆ تازە بکاتەوە یاخود لەسەر حکوومەتی ناوەندە یاخود ئەم گرێبەستی کێسە هەیەە چەندێکی ماوەی مابێت درێژەی پێیان تا کۆتایی کاتەکە و پاشان بە گرێبەستی تازە داخل بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاری بەشێک لە کۆمپانیاکانیشە ئەم قەرزانە چی لێ دێت پاکتاوە کرێت لە ئەسنەی جێبەجێکردنی بڕیارێکی لەم دۆرە ئەم قەرزانە ئەبێت بەپێی ئەو دانیشتەی کە لە نێوان وەرتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی نەوتی عێراق دروست ئەبێت کە کاتێک حکوومەتی هەرێم ڕازی بێ بە هەناردەکردنی نەوتەکەی لە ڕێگەی سۆمەوە باشە ئەو کاتە ئەبێت حکوومەتی عێراقیش ئیکتیزام کات پابند بێت بەچیەوە بە قەرەبەکردنەوەی ئەو قەرزانی کە لەسەر کۆمپانیەکان کە هەیە لەسەر هەرێمی کوردستان پێویستە و قەرزانە لە حکوومەتی عێراقی ناوەندیەوە بدرێتەوە ئەوش بە بڵین احتیمال بەچەند ڕێکارێکی یاسایی باشە دواتر دێمە سەر زیانەکان بۆ کێڵگەنەوتیەکان چین مامۆستا بەڵام بەرلەوە زۆر باز لەوە دەکرێت هەمیشە کە بڕیارێک دەدرێت کە ئەمە شتێکی ئاساییشە لە ڕووی لۆژیک و مەنتیقەوە کە پلانی بی و سی و دیش بیری لێ بکرێتەوە بەنمونە کە بڕیارەکە دراوە بە بەردەوامی باز لەوە دەکرێت کە لەگەڵ عێراقا هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەوێتە گفتوگۆکردن ئەم بڕیارە جێبەجێ نەکرێت بە ڕێگای دیکە حەق بۆ ئەم بڕیارەکە بکرێتەوە بەڵام چۆن دەکرێت بڕیارێکی لەم جۆرە لە سەراستی نێودەوڵەتی کە کراوە چۆن دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بە ئیتفاقی لەگەڵ حکوومەتی ناوەندە لەسەری ڕێبکەن بڕیارەکە جێبەجێ نەکرێت یعنی لە ڕووی یاساییەوە ڕێگە دەدرێت بە شتێکی لەم جۆرە لەم بابەتە لە یاسای نەوت و غازە بەڵێ ئەمە خۆی بڵین ئەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەو کەسانی کە لە بواری بڵین بەتایبەت لە بواری یاسایی نەوت و غازە ئیشان کرد و ئیشەکان ئەمە زیاتر شارەزایی لەو بوارەیە هەیە بەس بە چوونی من ئەمە بە پێوزانەی کە دەستمان کەوتووە لێرە چێ بێت لێرە ئاکاتێک حکوومەتی عێراقی ئەم گرێبەسانی کە کردوێتی باشە لە حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیەکانە کاتێک کە حکوومەتی عێراقیت ئەم گرێبەسانە درێژە پێئات باشە پێویستە قەرەبووی زیانلێکەوتەکانی ئەم کۆمپانیانە بداتەوە ئۆپشن چییە تەنها بڵین اختیار یعنی هەڵبژاردە بۆ حکوومەتی هەرێم لەبەر ئەوەی دەرگاکە دەرگایکی نێودەوڵەتیە ئەمە ساڵی پارەکە بیرمان بێت دەرگای فدرالی عێراق بڕیارێکی دا کە حکوومەت نەوتی هەرێمی کوردستان نابێت بفرۆشێتەوە بێ بە ڕێگای سۆمە بەڵام حکوومەتی هەرێم لەبەر لە زمانی حکوومەتی عێراقیا بوو زۆر ئیحتیمالی پێنەیە و ملکەج نەبوو پێوەی بەڵام ئەم جارە بە بۆچوونی من ئەبێت ملکەج بێ پێوەی کابەوەی نێودەوڵەتی شتەکە چه حکوومەتی تورکیا بڕیارێکی مطلقە و جێبەجێ نەکردنی نییە ئیلا بێت جێبەجێ بکرێت لە حاڵەتێکە بەڵام ئێمە ئازانین کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە عێراق بە تایبەتی لە هەرێمی کوردستانیش ئەمریکا دەستێکی باڵای هەیە لە سەرجەم پرسەکانە بەڕاستی ئەمە ئەکرێت دەزم بە بۆچووی من ئەکرێت ئەگە ئەمریکا کارتێکی سوور بەکار بێنێت و لەم کاتەیە حکوومەتی هەرێم حکوومەتی عێراقی التیزام کا بۆی کە بۆ منە ڕێ بدا بە حکوومەتی هەرێم تا ئەو کاتەی یاسای نەوت و گاز لە حکوومەتی عێراقی دەرئەچێت حکوومەتی هەرێم ڕێ بدات کە شتێکی وا بکات لەوە ئەچێت بکرێت بەس ئایا حکوومەتی عێراقی بۆ ڕازی ئەبێت پێما بێت مەشکە ئەمای بینین ئەم پێداگیری کە ئێستا بین لەسەر ئەم یاسانە شتێکی تۆزە مەحاڵە باشە مامۆستا بەر لە بەرنامەکەی جنابە باسی لێوە کرد کە ئەمە بەدەر لەوەی کە ئەمەی هێبوودا لە پرسیارەکانی خۆم بەدەر لە بڕیارەکان ئەمانە ئەم بڕیارە کاریگەریشی لەسەر
غەزانەکانە بێ خەزانەکانی خەزنکردنی نەوت ئەبێت کە ساڵانی کە کاری بۆ دەکرێت و ئەم غەزانانە هەوڵی پڕکردنیان دەدرێت سوود و زیانەکانی بۆ غەزانەکان چێ بڕیارێکی لەم جۆرە ئەگەر ڕابگیرێت بەڵ ئێمە خۆمان ئەزانین کاتێک ئەڵێن خۆی لە زاراوەی هەندەسیە پێوتت ریزەرڤ چوتە ئەو خەزانەیە کە لە ژێر زەویە بڕێک هایدرۆکاربۆنی تایە احتیمالە گاز بێت نەوت بێت و LPG و جۆرەکانیشی بێت چەند جۆرێک ترمان هەیە چونکە LPGمان LGمان هەیە و کۆندنسیتمان هەیە نوتی خاڵی کوردیشمان هەیە باشە ئەم ڕاگرتنا لە ڕووی مادیەوە کە دێت کۆمپانیایەک تۆ هاودەکردن ڕائگریت شەتداون ئەکات ڕۆژانە بۆ منە کۆمپانیای DNOمان هەیە کە زای لە 100,000 بەرمیل ڕۆژانە بەرهەم ئێنێت ئەم کۆمپانیایە هەموو ڕۆژێ سەکە چەند ڕۆژ ڕاگیراوە بڵێن 5 ڕۆژ ڕاگیراوە 6 ڕۆژ ڕاگیراوە ئەوە 100,000 بەرمیلی زەربی بڕی نەوتی کە نەوت بچەنە لە بەشی جیهانیە لە بۆرسی جیهانیە ئێمە ئازانین کە نەوت یاریمی کوردستانیش بە بۆرسی جیهانی نافرۆشێ کەمتر بۆ منە 16-17 دلار دەمە بەڵ ئەو کێشەکە کە ئەحمەتی عێراقی بۆ ڕازینێک ئەم نەوتە بۆچی نەوتی هەرێم تاڵان فرۆش بکرێت لەبەرەوەی کە فەرمینێ بۆیە بۆ هەرزانتر ئەیفرۆشن ئەمە ئەو کارێکە خەزانی نەوتەکان کە هەمانە لە ژێرزەویە ئەم کاتێک ئەم بریارە شەتداون ئەەکەین لە هەندێک جارە ئیسفادەی هەیە و سوودی هەیە بۆ ژێر خەزانەکانمان باشە وەکو خەزانی نەوت لە ژێر زەویە سوودەکانی ئەوەیە بۆ منە ئەو بیرانەکە هەندێک لە بیرەکانی هەرێمی کوردستان زۆر هیلاک بوون بۆ منە بیری تەختەخمان هەیە لە شیواشۆک لە ئەو بیرە شیواشۆکمان هەیە کە نزیکی ملیارێک و 250 میلیۆن بەرمیل نەوتی تایە تا ئێستا 250 میلیۆن بەرمیل نەوت بەرهەم هێنراوە ملیارێکی لە ژێر زەویە بەجێماوە بۆچی لەبەرەوەی پستانێکی زۆر خراوەتە سەری ئەوەنە هیلاک کراوە کە توانای ئەو بڕێکردنەوەوە پستان خۆ نەوت دەچێت دەرەوە بە کاریگەری پستان ئەو نەتێت دەرەوە باش ئەگە پستانەکە نەما نەوتەکە نایەتە دەرەوە بێ پێویستە لەم کاتەیە ئەم شەتداونە ئەبێت هۆی ئیسراحەتێک چۆن کەسێک کارمەندێک هەرن بۆرەفێک ئیژە کات و هیلاکە بێت پێویستی بە ڕستێک هەیە بۆی ڕستێ بکات ئەمە لە ڕووی ڕستێکەوە بۆ ناو ریزەرڤارەکە سوودێکی میکانیکی هەیە بەڵام لە ڕووی ئابووریەوە بۆ لە ڕووی ئابووریە بۆ کۆمپانیەکان و بۆ هەرێمی کوردستانیش تۆ ڕۆژانە ئەمەد بە تێکراوە و باسیەکەین 450,000 بۆ نزیکی 460,000 بەرمیل ئێمە نەوت ئەلێنێن دەرەوە هەر ڕۆژێک ئەمە نەڕات 450,000 بەرمیل ئەگەر بەرمیل بە 6 دلاریش بفرۆشین فۆر ئێگزامپڵ وەکو نمونەیەک 450,000 ڕووی 60 چەند ملیۆن دلارەکات ئەی زەربی 5 ڕۆژیکەین زەربی 6 ڕۆژیکەین چ لێکەوتێکی ئەدارایی لەسەر هەرێمی کوردستان دروستەکات ئەمە لەو ڕۆوە زیانی هەیە بەس لە ڕووی هینەوە بۆ خەسانەکان پێمە بێت سوودێکی باشی باشە پێشتریش تشتێکی بچووکە خستە سەر فرۆشتن وەکو بەدیلێک وەکو جێگرەوەیەک لە ڕێگەی سۆمۆ لە هەواڵەکانی شاخم باسم لێوە کرد کە ئەگەر سۆمۆ هەڵبژێردرێت بۆ فرۆشتنی ئەم نەوتە کاریگەریەکانی چی دەبێت ئەمە جێگرەوەیەکی باشە لە ئێستا بە بۆ چوونی من بۆ مەشتمان هەیە دوو لایەنمان هەیە ئەگەر بین وەکو سەر بەخۆی هەرێمی کوردستان ئەمە کە پێشتر هەر لە ساڵانی نزیک نیوسەدەیە ئێمە شۆڕشی بۆکەین ئەز لە شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێی گەلەکەمان کە بەڕێبەراتی ڕوحی بەجێلا تاڵەبانی تا ئێساکانش کە بەردەوامە ئێمە چەندین ڕووباری خێرمان ڕۆشتە لە پێناو سەربەخۆی و ئارامی و ئازادیە وایەنە ئێمە ئەگەر ببینیت ئێمە چەندە خەزانی نەوتمان هەیە لە ژێر زەویە هەیە بگرێت ئەوەنە زیاتر خوێنی پێشمەرگەکانمان لە بە شاخۆچیەکانان ڕۆیشت بێت و ڕژابێت باشە ئەمانە چ کاریگەرێکی هەیە ئێمە ئەتوانین لەم ڕۆوە بڵین کۆمپانیای سۆمۆ سوودێکی هەیەەوەی کە داهات ڕاستەخۆ حکومەتی کەسێک هەیە کە سەپەرشتی نەوتەکە ئەکات ئەزانە چەند بەر ئەڕوات ئەزانە بە چەند ئەفرۆشرێت ینی بڕی فرۆشراو بڕی داهاتی نەوت کە لە نەوتە دەستمانەکەوێت ئەو بڕێک ئەمانە و ڕوونا بۆ تۆ بۆ من بۆ هەموو کەسێک و وازحە وەکو ئێستا نەبین غامز بێت نازانین بە میری بە چەند ئەفرۆشرێت ئەشێتەکوێ وەچی لێ بچینە ئەو کاتە لەو ڕۆوە ئەگەر بە هەمەرجێک حکوومەتی عێراقی هەسێ بەدابینکردنی بەشە بودجێ هەرێمی کوردستان لەو لە ڕێگەی ئەو دانانی هەژمارێکی بانکی بۆ نەوتە کە ئەفرۆشێت و پاشان ڕاستەخۆ بدێتەوە بە هەرێمی کوردستان و بۆ خۆشگوزەرانی ئەمە ئیسفادەی هەیە بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕووی ئابووری بەڵام لە ڕووی سیاسیەکەوە لێدانێکی قواری بڵین لە وەکو بڵین کاریگەری سیاسی قواری هەرێم تۆزێک لاواستی کوردین بەرخ لە ڕووی ئەوە لاواز بووین چکە گەم پێشتر 2023 کاتێک ڕوحیشات لە تاڵەبانی چووە بەغا کورد پێگەیەکی تایبەتی خۆی هەبوو لە دروستکردنی بنەن ناونێ عێراقی نوێە دوای 2023 پرۆژەی ڕزگارکردنی عێراق کورد پێگەی تایبەتی خۆی هەبوو قاچیانە بە ئەرزە فڵامشتن بۆ جێبەجێکی بەڵام ئێستاکانە نە ئەوە نەماوە زێ پێگەی کورد لەو ڕۆوە لاواز بووە بە تایبەتی لە چیشە لاوازە بێت لە ناوچە ناهۆکانە کە نەبڵین مادەی سەوچەکە ئەگرێتەوە لەوەشە ئێمە ناتوانین زۆر
پێگەی خۆمان پێداگیری خۆمان بکەین لە هەندێک بابەتە. بەڕێز مامۆستا خەبات محەممەد کە پرۆزیان مامۆستای جانکن و هەروەها خوێندکاری دکتۆران لە بواری نەوت زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ بەڕێستان، دەستان خۆش سەرکەوتوو.